فرۆشی دەستی پێکردو بووە پزیشک و بە خۆڕایی خزمەتی هەژارانی پێدەکرد. لە ساڵی 1970 بووە سەرۆکوەزیرانی مالیزیا و پلانێکی 40 ساڵی بۆ وڵاتەکەی داڕشت. حکومڕانانی هەرێمیش کە ماوەی 25 ساڵە چەند کەسێکن و با پەنجەی تەنها یەک دەست دەژمێرێن بە ناوی خەباتی شاخ و زۆر جاریش بەهێنانی سوپای بێگانە بۆ ناوخاکی هەرێم خۆیان کردا حکومڕان و حکوومەتێکی کوردیان دامەزراند و گەورەترین و درێژمەوداترین پلانیشیان تەنها دابەشکردنی سەروەت و سامانی هەرێم بوو بە شێوەی 50/50. لە پلانە 40 ساڵیەکەی مەهاتیر مەحەممەد زۆرترین بوجە بۆ فێرکردن و لێکۆڵینەوە زانستیەکان دانرا و بە هەزاران قوتابی ڕەوانەی وڵاتانی دەرەوە کرا بە مەبەستی فێرکردن و لە ماوەی جێبەجێکردنی پلانەکەیدا توانی زانکۆکانی وڵاتەکەی لە 5 زانکۆوە بگەێنێتە 75 زانکۆ و پلەکانی 200 هەمین زانکۆ جیهانیەکانیش بەدەست بێنێت. کەچی سیستەمی پەروەردە لە حکوومەتی هەرێم سیستەمی سویدیە و لە دوای 25 ساڵ لە حکومڕانی سیستەمی پەروەردەش بە جۆرێک شێواوە ڕۆژێ قوتابی و ڕۆژێ مامۆستا بەهۆی سەقەتی سیستەمەوە دێنە سەر شەقام و سیستەمی سویدیشیان قەرزاربار کردووە. زانکۆی حکومیش لاسایەی زانکۆ شەخسیەکانەوە باویان نەماوە و کەسیش هەواڵی پلەی زانکۆکەی ناپرسێت. مەهاتیر مەحەممەد لە پلانە 40 ساڵەکەیدا لە بواری گەشتیاری توانی داهاتی وڵاتەکەی لە 900 ملیۆن دلارەوە بگەێنێتە 33 ملیارد دلار. ئێستا مالیزیا بووەتە ناوەندی پێشبڕکەی ئۆتۆمبیل و ئەسپ سواری و چارەسەری سروشتی و چەندین بەرپرسی هەرێمیش لەوێ چارەسەریان وەرگرتووە. کەچی حکومڕانانی هەرێمی کوردستان تەنها سەرقاڵی دروستکردنی ڤێلای شەخسی و گردی شەخسی و فڕۆکەی تایبەتین و تەنانەت پانتایی ڤێلاکانیان لە چاوی هاوڵاتیانی هەژاردا نادیارە. ئەو کاتی یەکەم کابینەی حکوومەتی هەرێم پێکێنرا ڕێژەی تەلاق لە مالیزیا لە 137 بوو. لە چوارچەوەی پلانەکانی مەهاتیر مەحەممەد ڕێژەکە بۆ لە 107 کەم بوویەوە. ڕێژەی هەژاری لە مالیزیا لە 152 بووە، بەڵام پلانی کاربەدەستانی مالیزیا ڕێژەکەی هێنایەوە بۆ کەمتر لە 105. بەهۆی پیشەسازیەوە داهاتی مالیزیا لە 5 ملیارەوە بەرز بوویەوە بۆ 520 ملیارد دلار و لە 180 ئۆتۆمبیلیە وڵاتە دروستکراوی دەستی خۆیانە. داهاتی تاک ساڵانە 1000 دلار بووە، بەڵام لەگەڵ هاتنی مەهاتیر مەحەممەد و جێبەجێکردنی پلانەکانی بەرز بوویەوە بۆ ساڵانە 16,000 دلار. لە هەرێمی کوردستان ڕاگەیاندنەکانی نزیک لە دەسەڵات هێندەی کاریگەریان هەبووە لە زۆربوونی ڕێژەی تەلاق. نیو هێندە نەیانتوانیوە کار لەسەر پێکەوە ژیانی کۆمەڵایەتی و کەمکردنەوەی ڕێژەی تەلاق بکەن کە دوجار بەهۆی پلانی سربەخۆی ئابووری و قەیرانی دارایی دروستکراوەوە ڕێژەی پرۆسەی هاوسەرگیری لە 13,000ەوە هاتەوە بۆ 6,000 و لەو ڕێژەیەش لە ساڵی 2015 4,000 حاڵەتی تەلاقە بووە. هەرێمی کوردستان بووەتە شوێنی ساختکردنەوەی ئۆتۆمبیلە بیانیەکان و زۆرترین پێشبڕکەی پیشەسازیش لە نێوان بەرپرس و کوڕە بەرپرسەکانە کە کامیان بتوانێت پێشکەوتوترین ئۆتۆمبیل بهێنێتە ناو هەرێمەوە. گەر لە هاوڵاتیەکی هەرێمیش بپرسی داهاتی ساڵانەت چەندە، دۆخی دارایی وا تێکچووە ڕەنگە نەزانێت ئاخۆ پاروەنانێکی بۆ منداڵەکانی دەست دەکەوێت یانە. داهاتی ساڵانەشی تەنها لە زاری بەرپرسانی وڵاتەکەی بیستووە کە لە داڤۆس دەیانوت داهاتی تاک لە هەرێم لە سەروی 1000 دلارەوەیە. یەدەکی نەختینە لە مالیزیا لە پێش مەهاتیر مەحەممەد 3 ملیارد دلار بوو، بەڵام ئێستا بووەتە 98 ملیارد دلار و باپەی پلانەکانی لە دوای 40 ساڵەکە مالیزیا بووەتە 4ەم هێزی ئابووری ئاسیا لە دوای سین و یابان و هێندەوە. لە دوای 21 ساڵ حکومڕانی مەهاتیر مەحەممەد باویستی خۆی وازی لە پۆستەکەی هێنا. لە هەرێمی کوردستانیش لە دوای 25 ساڵ حکومڕانی و دۆزینەوەی دەیان کێڵگەی نەوت نەختینەی دراوی نەک بەتاڵە، بەڵکو باوتەی خۆیان دەیان ملیارد دلار قەرزارن و حکومڕانانی هەرێمیش تا دێت داهاتی شخصیان لە 50 ملیارد دلارەوە نزیک دەبێتەوە. ئەوەش لە کاتێکدایە باپی یاسا مانەوەیان لە حکومڕانی تەواو بووە و وازیش لە کورسی ناهێنن. لە شاری کەرکووک ژمارەیەک ڕۆژنامەنووس و هونەرمەند و نووسەر لە بەردەم بینایی سەنتەری ڕۆشنبیری شارەکە گردبوونەوەیەکیان بۆ دەربڕینی ناڕزای دژی نەکردنەوەی سەنتەری ڕۆشنبیری کەرکووک ڕێک خست و داوایان کرد بینای ئەو سەنتەرە ڕادەستی